ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت کورسات مەگەزین بەردەوامە دووبارە تەوەریکی دیکی ستۆدیۆمان هەیە ماشەڵڵا خوێندکارانمان چالاکن و زۆر لێ هاتوون سبەینێ کۆنسرتی هەنسک ئەنجامەیەن کە کۆنسرتی هەنسک لە بەشی میوزیکی کۆلێژی هونەری زانکۆی سلێمانی سازەکرێت جا چەند خوێندکارێکن ئەم کۆنسرتیان ئەنجامیاوە و یەکێک لەو خوێندکارانە ئەمڕۆ لە کورسات مەگەزینەوە لەگەڵ ئێمەیا بێت و گفتوگۆی کۆنسرتەکەی سبەینەیان لەگەڵاکەین ئەو خوێندکارەش ناوی میلان زانستە کە خوێندکارە هەروە لە هەمان کاتیشا میوزیسیانە کاک میلان بفەرموو بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. ئێوارەت باش بێت و بەخێر بەخێر سەرچاو سەلامەت بیت. پێم بڵێ کۆنسرتی هەنسک لێسەدا ئامادەکارەکان بەکوێ گەشتون هیچ قەلەقیت نییە سەبارەت بە کۆنسرتەکەی بەیانی سەرەتا سپاس بۆ کاناڵە ڕەنگینەکەی کورسات کە هەمیشە پاڵپشت و هاندەرێکی سەرەکی بە بۆ هونەرمەندان و هونەردۆستان. کۆنسرتی هەنسک سبێنێ بڕیار وایە لە زانکۆی سلێمانی بەشی کۆلێژی هونەر لە هۆڵی قادریلان کاتژمێر 12 بەڕێوە بچێت و بەنسبەت قەلەقیەکەوە خۆتان نەزان دوو جۆر قەلەقی هەیە. قەلەقیەک ئەوەیە کە لە نەزانینایە لەگەڵ ڕێزم لەگەڵ هەنێکە لە نەزانینایە کەش کاتێ شتێکە ڕوبەڕووبێتە لە نەزانینایە قەلەقێکە و جۆرێکی قەلەقی تریش هەیە شتەکە بە تەواوەتی ئەزانیت و ئامادەی بۆ کارەکە و پێویستە کات کە بە باشترین شێوە بەڕێوە بچێت. خۆشبەختانە ئێمە لەوەی دووەمە کە سترەسەکەمان تەنها ئەوەی کە ئەمانە بە باشترین شێواز کۆنسرتەکە بەڕێوە بچێت. دەستان خۆش بێت ئەمەش پۆستەرەکەتانە کە تەواوی زانیاریەکانی لەسەر نووسراوە بەرابەری میلان زانست هەروەها بە سەرپەرشتی مامۆستا ڕێباز سادەق دوای پرسیار لە یەکەم سەبار بە مامۆستا ڕێبازەوە و ڕۆژی دووشەمە 16 2026 کاتژمێر 12 زانکۆی سلێمانی کۆلێجی هونەر هۆڵی قادردیلان بە هیوای سەرکەوتن. زۆر سپاس دەکەم. جا پێم بڵێ بیرۆکەی ئەم کۆنسرتە لە چیەوە دروست بوو؟ بەڵێ بیرۆکەی ئەم کۆنسرتە دەگەڕێتەوە بۆ هاوێنی ساڵی ڕابردوو کە خۆم و چەند هاوڕێکی دیکەمان ویستمان وەک ئەزمونێک و خەیاڵێکی چەند ساڵەمان لە بوارەکەیە ئەم کۆنسرتە ساز بکەین. زۆر باشە. ماوەی ئامادەکاری بۆ کۆنسرتەکە چەندێکتان پێچوە تاوەکو خۆتان ئامادە کرد بۆ کۆنسرتێکی لەو شێوەیە؟ بەڵێ ماوەی ئامادەکارەکان کەمترە لە 20 ڕۆژ. ینی تەنها 20 ڕۆژتان پێچوو بۆ ئەوی کۆنسرت کەمتر لە 20 ڕۆژیش کەمتر لە 20 ڕۆژتان پێچوو. زۆر باشە چەند پارچە میوزیک سبەینێ پێشکەش؟ بەڵێ پرۆگرامی کۆنسرتی هەنسک پێکاتۆ لە 7 بەرهەم. یەکەم بەرهەممان پارچە میوزیکێکە وەکو دەستپێکێک پاشان 6 گۆرانیمان هەیە کە سێ گۆرانیان خات و ژولیا شوان ئەیچڕێت سێ گۆرانەکەی دیکەشمان کاکە سەمە دەیچڕێت. زۆر باشە کەواتە گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە کۆنسرتانە بۆ تۆ تایبەتر کە خوێندکاریت و لە هەمان کاتیشا خەونێکی چەند ساڵەی خۆت بووە و خەونێکی چەند ساڵەی هاوڕەکانیشت بۆ بێگومان چییە گرنگی بۆ ئێوە؟ ڕاستەهی گرنگی ئەم جۆرە کۆنسرتە لەوەیە کە ئێمە هەوڵین کارە میوزیکە کوردیەکان وەک کارێکی ئۆرکێسترالی و ئەکادمی پێشکەش بکرێت. کەواتە گرنگیەکەی لاوەدا. بەڵێ زۆر باشە. جا مامۆستا ڕێباز سێکێکە لەو میوزیک ژەنە جوان و باشانەی کە من وەکو خۆم زۆرم خۆشێت و لێرەوە ڕێز و سڵام مامۆستا ڕێباز هەیە. پێم بڵێ مامۆستا ڕێباز چۆنە لەگەڵتانە بینتان چۆنە لەگەڵ مامۆستا ڕێبازە؟ بەڵێ مامۆستا ڕێباز یەکێکە لەو مامۆستا بەهرەمەندانی کە لە هەر کارێکە بەشداری بکات جێپەنجەی خۆی جێهێڵێت. بێگومان و بێگومان لە بەڕێوەبردننی ئەم کۆنسرتەیە ڕۆڵێکی یەجگار گەوری بینەوە بە زۆر سپاسی یەکەم دەستی ماندووبوونیە کوشم زۆر ماندوو بوو لەگەڵمانەوە هەمیشەوەکو هاوڕێک بوو وەک لەوەی کە لە مامۆسایەک بێ لەگەڵمانە هەمیشەکو هاوڕێک مامەڵی لەگەڵا کردوین. جاوە کاک میلان من و کاک ڕێباز لە بەرنامەیەکە بێکەوە بووین دایما شەڕمان بوو شەڕێکی ینی گاڵتە شەڕی خۆشەویستی وای پێڵەن ئەو پێوتم سۆلین ینی بە ئەنقەز ناوەکەمی غەڵەتە کرد لە بەرنامی زانی زۆم بەیەکەوە بووین ئیتر منیش پێمەوت کاک ڕێبین هەموو شتێکم پێوت هەموو ناوێکم پێوت جگە لە ناوەکەی خۆیجا تاپان کاک ڕێباز و کارمەندی دەستگای میدیای کورسات بۆیە چکە زوو هەل لە ئێرەشەی بینین ڕێز سڵامان بۆ هەیە بەختێکی باش بۆ تۆ بۆ ئەویش. زۆر سپاس دەکەم. کاک میلان پێم بڵێ ستایلی پارچە میوزیکەکانی بەیانی چۆنە بێت و چیە بێت؟ گۆرانەکان بە شێوەیەکی گشتی گۆرانی فۆلکلۆرن گۆرانی فۆلکلۆری کوردین بەڵام بە شێوازی ئۆرکێسترایی داڕژاوەتەوە بۆ نمونە ئامێری سەکسیفۆنمان لەگەڵا ئامێری فلوتمان لەگەڵا ئامێری کلارنێتمان لەگەڵا ئامێری ژێدارەکانمان لەگەڵایە وەکو خۆتان نەزان کەمانچە و ڤیۆلا و چەلۆ دەبڵ بەیس هەروەها پیانۆمان لەگەڵایە ئامێری سنتورمان لەگەڵا وەکو سۆڵۆ و هەروەها ئامێر ڕیتمەکان
زۆر باشە ئەمە هەرە بێ خوێنکار بن بۆەوەی کە لەنێو کۆنسرتەکە بەشدار بن چکە مێردەکەشم ئازف سەکسیفۆن و کلانێتەوە تمزانام ئەویشتان لەگەڵتانە بەشدار بن. ڕاستیەکەی ئەم کۆنسرتە تایبەتە بە خوێندکارانی زانکۆ 28 ژانیارە بین. زۆر باشە لە چوارچەوەی زانکۆیە کۆنسرتەکە. کەواتە ئەم جارەیان کە کۆنسرتان ئەنجامێ بە میوزیک ژەنی تری شەر بتوان لەگەڵتان ئینشاڵڵا. چا پێم بڵێ ئەو بەرهەمانەی کە سبەینێ هەڵتان بژاردە تاوەکو چەندێک گرنگیتان بەوەیەوە کە میوزیکەکان با بڵێن فۆلکلۆر بن، فۆلکلۆری کوردی بن. بەڵێ ڕاستیەکەی چکە لە ناو کۆمەلگایکی کوردیاژین پێمان خۆش بوو کە بە هەمان شێوە گۆرانی کوردی پێشکەشی گوێگران و بیسەرانی خۆمان بکەین بۆ یەکە هەم چێژێکی تایبەت وەرگرن و هەم بتوانن لە هەستەکەی تێبگەن. سرودی نیشتیمانیتان هەڵبژار؟ نه سرودی نیشتیمانی تەنها گۆرانی فۆلکلۆرەکانە. زۆر باشە. ئێوە کە لە بوارێکی میوزیکیان و لە ئەو بوارە خوێندووتانە تاوکو چەندە گرنگە بۆ ئێوە یاخود تاوکو چەندە یارمەتی دەری ئێوە بووە کە بتوانن ئەم کۆنسێرتە ئەنجام بن. واتە ئەگەر ئێوە خوێندکارێکی نێو زانکۆ نەبوونایە و لە دەرەوەی زانکۆ فێری میوزیک بوونایە لەو بڕواایە بووی کە بتوانن کۆنسرتێکی لەو شێوەیە ئەنجام بن. بەڵێ ئێستا ئەگەر بە نسبەت ئەم کۆنسرتەوە قسە بکەین ئەم کۆنسرتە لە چوارچەوەی ئۆرکسترایی و ئەکادیمیە وەکو پێشتر ئاماژەم پێەیە. سوپاس بەخوا خوێندن لە کوردستانە کە بۆ مۆسیقا ئەخوێنیت بە شێوازێکی ئەکادیمیە و ئۆرکێستراژ ئەچێتە چوارچەوەی ئەکادیمی بوونەوە. بەڕای من خوێندنەکەی پاڵپشتێکی یەجگار سەرەکیە بۆ پێشکەشکردنی کۆنسرتێکی لەو شێوەیە. زۆر باشە کاک میلات زۆر خۆشحاڵ بووین لەگەڵمانە بوویت بە هیوای بەختێکی باش. هیوادارین کە کۆنسرتەکەی بەیانیشتان زۆر بە باشی و بۆ شێوەیە بەڕێوە بچێت کە خۆتان پلانتان بۆ سپاس دەکەم خاتوسانگەن سپاس بۆ کەناڵ ڕەنگینەکەی کورسات. دووبارە بەخێر بێ سەر چاوان.